لەم پێشتر ئیشی کارەباشتم دەکرد وەسای کارەبای بووم بەڵام دوای ئەوەی کە ئیشەکەم کەس بوو لەو بینا بە خۆتان دەزان ئیشیش زعیف بوو ئێستا لێرە لەبەرەوە بیرۆکەی ئەومان لۆ هات کە مەسەری ئیشش خۆمان دابنی بیرۆکەش لە کەسێکی گەورەتر لە خۆمانەوە بیرۆکەدانراوە ئیتر ئێمە دەستمان بە ئیشەکە کرد بەڕاستی یەکەمەکانی بڕێک زەحمەت بوو بەڵام ئەلحەمدولیلا لە خۆی بەزیادبی ئێستا باش بووە وەکو خەڵکیش هەموو کەس دەزانێ بەدەستێنانی ڕزقەکی حەڵال لەو ڕۆژەیدا بڕێک زەحمەتە ئەگەر تو بتێ شتەش پاک و شتەش ڕێک و پێک بفرۆشی ماندیبوونی زیاترە بیدایەتەکانی پێیان سیر بوو بەڕاستی چونکە کاسبی ئەوهایان نەدیت بوو مەسەلەن بە سەیارە بگەڕێ و خواردن بفرۆشن ناو سناعە بەس دواتر سەبر بوونە مشتەریمان و لەگەڵ وەزعەکەی ڕاهاتن خواردنەکان ماڵەوە دروست دەکەم بە خۆم دروستی ناکەم ئەمەش بەردەستیان دەکەین ڕاستەکەی بەڵام وەکو ماڵەوە ساعت 6 و 5 ئەوانەی سبێنی هەڵدەستن دەست بە خواردنەکە دەکەن دواتر کە خواردنەکە ئازر بوو دەست دەکەین بە پێسانەوەی خواردنەکان ئاز دەکەین دەپێسینەوە دەنێرین بۆ بەشێک لە کرێکاری بینایەکان دواتر دێنە سناعە ئیتر لە سناعە هەتا ساعت 2 نیو لێرە دەیدێنە جەماعەت سناعی وەڵای عادەتەن لە بۆ نیوەڕۆیان لە بۆ هەموو شوێنێک برنج و مەرەگەیە بەڵام هەر خواردنێشکەیان بوێ ئێمە ئامادە دەکەین لە بۆ جەماعەتی کرێکارەکان چکە زۆربەی پرۆژەکان ئێستا شەوانیش دەمێننەوە کرێکارەکانیان خواردنی شەوانیشیان بۆ دابین دەکەین ئێمە